کەنان پێشەمە چەنگیز تەوفیق بوو چۆن توانی بنێەوە هەموو خەڵکەدا بچێتە ژوورەوە ئەیشان لە من دەپرسی قابل لە من لەکوێ بزانم بە منە دووە دەتوانی بەڕادەی من متمانە بە شەرمی بکەی کەوتینە تەڵای ئەوەوە سیرکە دڵنیام کە ئەویشە هەڵقەتاندووە گەر شتێکی بە زۆری هەبوایە بە دڵنیایەوە قسەی دەکرد کەنان یانەوە تا تەڵای هەردووکتانە سیرکە وا دیارە ئێوە لە من تێنەگەیشتون بە شێوەیەک ڕاهاتون کە خیانەت لە هەموو کەسێک دەکەن حەفەساون لەوەی بەرامبەر چی ڕاستگۆ بن کاری من نە لەگەڵ دەبەنگان نە لەگەڵ سیخۆران دەبێ من دەستی ڕاستی خۆم لە دەستدا ئەم شەو کایە 20 ساڵ جێمەتمانەترین پیاوم بوو لە دەستمدا لەمە دووە هەموو شتێک دەگۆڕێ بڕۆنەوە ماڵە چاوەڕوانی هەواڵ بن لە منەوە بڕیار دەدەم کە چی لە ئێوە بکەم كەنعان سەیرێکی ئەیشان بڕۆ دەرێ ژندێنم کاکە ماڵاوە بێژنی ها بێگومان سندان لە زگورتێتیدا ئەنجێکی گەورە دەکەین بابیکەین پیاو هەیە بڵێنە کوڕە زەماوە لەگەڵ چی پیاوێکی گەورە دەکەین خەریکە لە خۆبایی دەبین بەسە خانوێکی گەورەتان بۆ دروست دەکەین خانوێکی پێنج قات لە دووتکەی چیا بە دووربینیش دەبیندرێ ماڵ و مناڵ و ئازاد و تۆ کوڕە بێگومان کۆمەڵێ مڵاریشمان دەبێ وەک شوانێک لە هەموو شوێنێک لەگەڵتن لە هەموو شوێنێ دواتر گەورە دەبن و دەخوێن و ئاهەنگی دەرچوون دەکەن بەڵێ بێگومان ژن دێن و مناڵیشیان دەبێ والله بێگومانان خواردن بە کۆمەڵ هەموو خێزانەکەتان بێکەوە خاڵۆ مناڵەکان ئاوا لە بن دەست و پێ دەبن کۆمەڵێک کۆمەڵە خێزانێکی یەکجار گەورە خێزانێکی گەورە خێزانێکی گەورە و گران کوڕە من چی بکەم من دەزانم چ دەکەم یەکەم جار خانوێک دەگری قەت بۆ ژنێکی دووجیان لە دوکانی فیتەری بژی براڤۆ دووەم هەنگاو دوێمین هەنگاو زەماوەن حەز دەکەم ئاهەنگەکە لە گوند بێ بەڵام تا ئەو کاتە سکم گەورە دەبێ ئێویش جوانە من ژنانی دووجیانم پێ جوانە لەبەر چاوی ئاوا دیاری پیرۆزە پیرۆز و بێتام باشە بووکە خانم وەک ئەوەی تۆ دەیڵێ دواتر بەڵێ هەر ئەوەندەیە تاو دواتر نییە زۆر باشە خان و ماڵ و مناڵ بەڵێ لەسەر ئەو بنچینەی مناڵەکانم نەوەکانی خاڵۆ و ڕامیس و کوڕی علی گازگر کەواتە من خاڵۆی بچوک پەروەردە دەکەم ئازات ئەو شتێکی نەگۆڕاوە دەترسێمی تر تۆ بڵێ بتوانم لە نێوان ئەواندا مناڵێک پەروەردە بکەم کە لەوان نەچێ خێزانم دەبێ دەبمە باوکی خێزانەکەم چۆن دەبێ کاکالی بەڕای من ئێمە بابەتەکەمان گەورە کردووە بەڕاستی بێگومان کاکە گرنگەوەیە زەماوە لەگەڵ خۆشەویستەکەت دەکەیت ئەوی تر چیرۆکە یانی نەترسم بۆ ترسی کاکە زیاتر لێک نزیک دەبنەوە ئەمە شتێکی باشە بەڕاستی بەلای تۆ ئەمە هەنگاوی خوار و کارەکەیە ئەم شتانە تۆ ناترسێنێ یانی تێگەیشتم تۆ چەند دەبێت لەگەڵ با دەبێکەوەن چەند مانجێک دەبێت یانی گۆرا خۆزەڵ خورد کاکالی چی بوو ترسای ئەمە پەیوەندی بە تۆ نییە ئێمە هێشتا ئەوەین چین سەرەتای ها سەیری ئەو هاوڕێیە نزیکەم کە کوڕە چ پەیوەندێکی هەیە ئێمە تازە بە تازە ئەوە دەکەین چی کوڕم چی
چی دەکەنا؟ بۆچی خۆتی لێ دەکشێنیەوە؟ ئەی تۆ نەبووی بە کچەکە دەگۆ عاشقتم ێکەوایە تۆ دوودڵی دەکەی. نا هیچ دوودڵێکم نییە بۆ هەم بێ کەوایە مەترسە کوڕم، کچە هەستی بە شتێک کردووە، لەوانەیە هەستی کرد بێ شتێکی نامە لە تۆدا هەبێ. شتی وانە بەڕای تۆ سپێ کردەوە؟ کوڕم لەوانەیە بە هەڵە تێگەیشت بێ، ماوەیەکی زۆری بەسەر چووە. ئاسوودەیەک بە خۆت ببەخشە، ڕێگەیەک بدە، جارێک بشی. دەویستێکم بدەیە؟ یەکەم ڕۆژ کە تۆم بینی وتم ئەو کچە چەند لە ئەزەل دەوەشێتەوە، ئەوەندە باش سروشتی هەم ئەیشانیش لەبیر ئەزەل دەبێەوە. ئێ بێگومان وای لێ هات بوو ململانی دوو کچ. دوو کچ؟ ینی لەم ململانەیەدا ئەیشان کەمێ لە سەرۆی تۆ بوو، تەواو زۆریش لە سەر تۆ، ینی گەر تۆش کسێکی جوان و لێ هاتوونە بۆی زەحمەت بوو بۆت. بەڕاستی وا دەڵێ؟ دەستخۆش لە گیانت خۆش بێ. لە کۆتاییدا ئەزەل کوڕێکی باشە، هەروە تازە لە چوارچێوەی ئەیشان هاتووە دەرێ، هەر چۆنێک بێت تۆش کەم نەبووی. ناگیانە من ناگەمە ئاستی ئەیشان. ئەی لەوە وا دەزانێ بۆ خۆی کچێکی بچوش یاساییە، تۆ ئێمڕۆ هیچ چوویتە پێش ئاوێنە تا سەیری خۆت بکەی دەی بزانم ئەم شەو چ دەکەن. من تەنها بۆ تووڕەکردنی ئەیشان خۆمەوە لێ کردووە. جیاوازی چێ گیانە، ئێوە هەر بۆ خۆی بەیەکەوە ناخەون وەک بڵێ بەڵێ دانیشتوون وا خەریکە پێکەوە قسە دەکەین. هێشتا لە ماڵەکەمی؟ تەواو عەلی شەو دێ بۆ گەڕانەوەی ئازاد. حەز دەکەی تۆ ئەگەر کارێکت نێ بمێنەوە بە یەکەوە نانێک دەخۆین، دواتر لەوانەیە نەڕۆی لای من بمێنیتەوە شەوێ. بادە ها باشە کەوایە چاوەڕێت دەکەم. ئەزەل ئەوە وتی ئەم شەو لام بمێنەوە دواتر بە یەک کۆنانێک دەخۆین. ئۆی دیکەواتەیە بە عەلی زوو بێ من بباتەوە، با ئێمە زۆر کاتتان لێ نەگرین. کەنعان حەقیەتی چۆن تۆفیق توانی بێتە ژوورێ؟ ئوف تۆش حساباتم لەگەڵ دەکەی؟ واز لە من بێنە کەمێ لە کەنعان وردبەوە. ها جەنگیز گەر ئاگاداربی لە ناوچەوانی تۆ تووشی بەڵا بووینە، کەنعان بە متمانەکردن بە قسەی تۆ دەگەی بەرکەوت. ئەیشانی نمونەیی من تاوانبار دەکات و بۆ خۆشێک سەر دەردەپەڕێتە ئاسمان ڕۆنی زەیتۆنی تۆ. جەنگیز دەی بیڵە ئەیشان لە منی دەشاریتەوە؟ سیخوڕی بۆ ئەزەل دەکەیت؟ تۆ بەچی تێم دەگەیت؟ من دەمون دەست لەگەڵ کەنعان تێکەڵ کردووە، بەڵام ئەگەری تریش هەیە. دیسان ئەزەل ئەیشان بڕیار بدە لەگەڵ کامەیان، بە کەنعان من هەڵ دەخەڵەتێنی یان بە ئەزەل؟ تۆ زۆر حەزت کردکایە ئاوهای بەسەر هاتە؟ حەز دەکەی تۆ هەڵی بژێرە بە کامیان؟ لێرە دانیشە هاوار مەکە جان خەوتووە. وتم دانیشە سەیرم کە بەسە گەروازت لە من هێناوە بیڵێ، تەنانەت گەر یەک گرامیش نەماوە پێم بڵێ با بیزانم. ئیتر گولەیەکم نەماوە بۆ خاتری دەستکەوتنی تۆ بیهاوێژم. تێگەیشتی؟ لەگەڵ عومەر شەڕم کرد چەندین ساڵ، دواتر لەگەڵ ئەزەل، ئێستاش کەنعان. سەیری من کە سەیرم کە تۆ دڵت دەچێتە کەنعان یانەوە تا خیانەتی لێ دەکەی؟
بۆ خاتری خوایشان پیاوە هەردووکمان دەکوژێ هیچ نەبێ ئێستا لەگەڵم ڕازگۆ بە کێ لە مێشکتدایە خۆم دەگۆڕم جەنگیز دەکرێ بچە دەرەوە